اینجا دوو کەسی تەندروستیش گەیشتە بێتن بەیەکەوە هەموو شتی ئاسانە خۆیان ئەزانن اینجا ئامان زۆر گرنگە ئامان گیان چییە یعنی ئێمە ئێساکە زۆر جار لەو زەواجانەی کە ئەکرێ ئامانجێکی نییە بۆ نمونە ئامانجیەوە نییە خوایە من ئەم زەواجە ئەکەم بۆی نەوەیکی چاک لە دوای خۆم بەجێ بێڵم بە سەدەقەی جاری خوایە من ئەم زەواجە ئەکەم بۆ ئەوەی کەواچی کچێک سەربەرز کەم بۆ ئەوەی کەوا لە ژیانە دای مەزرێنم ئامانجی ئایشۆن بە ئامانجی گەورە هەموو شتەکانیش هەلەکە بۆ نمونە کە ئامانجی گەورەیان هەبوو جارێ پێش هەموو شتێک خێزانێکی ئاسوودە بن ئاسوودەی نابەسێتە مادەوە نایبەسێتە نەوعی مۆدیلی کەوەنتەرەکەیەوە نایبەسێتە نەوعی فەرشەکە و فڵانەکەیەوە نایبەسێتە ئەوەی کە بۆ نمونە خانۆکەی چۆن بۆ چەند نەبێ و بچووک بێ و ڕوو لە خۆر بێ ئەم شتانە نامێنێ لەبەرەوە جارێ پێش هەموو شتێ دوو کەسی تەندروست بەڵام ئەم دوو کەسە تەندروستەیە بە سەراحەت یەکێکتر لەو شتانەی کە زۆر گرنگە لایەنی ڕوحی زۆر دەورە بینێ من ئەوەی کە بینی بێتم تەنیا ئینسانێک لەم سەردەمە خەڵ ببەسێتەوە لایەنی ڕوحی حەقیقی نەک دینداری ڕوحی چونکە دینداری ئێمە هەمومان نوێژەکەین بەس ڕوحانی نین ئەو زۆر مشکلە بەڵێ قوڵترە تەبعەت تەگۆڕێ شخصیت تەگۆڕێ ئەمە زۆر مهمە یەکەم شتەوەیە کە بۆ نمونە لایەنی ڕوحانی ئێساکە من یەکێک لەو شتانەیە کە زۆر کێشەیە کاتە لام جارێکیان کوڕ کچێک باوکەکە لەگەڵ کچەکەیە کێشەی هەبوو لەگەڵ بووکەکەیە کێشەیە بوو پێم وتم بە ویژدان وتم نوێژەکەی وتی بەڵێ وتم بە ویژدانت بە دینت ئەوەی کە تۆ ئێساکە دینداری ئەو دینم بۆ بخەرەکار ویژدان بخەرەکار کچەکەت خاوەنی ئەوەنە زوعف بێ حەزەکەی غەزوری لێی قبول کایاین بێوتی وڵا حەزەکەم لێ قبول کە ئەوتم بۆ بۆم قبول وڵای من نایکەم يعني تۆ سەیریکە ئەمە ئەوە دینە سەتحیەکەی بە سەراحەت ئەوە بێویژدانی کەیە کە بە حەقت لە بنەوە بیژدانە بەڵام لەبانەوە بە ویژدان دیارە ئەمان ناکرێت